ئافرەت ئەو سووک و سۆڵە نییە کە دژە دینەکان وێنایەکەن، ئەوانن ئافرەتیان سووک و سۆڵ کردووە، چونکە خوا ئافرەتی وا دروست کردووە لە ماڵی خۆی ئەحەسێتەوە ئەحاوێتەوە. ئەوان ئافرەتیان لە ماڵ دەرکرد، بە ئافرەتیان وت لە چێشتخانەکەی ماڵی خۆتە چێش لێ بنەی بۆ پیاوەکەت و بۆ مناڵەکان و بۆ کوڕ و کچەکانت، ئەمە سوکایەتیە بە تۆ، نەدانی مافە بە تۆ. بەڵام ئەگەر بڕۆی لە چێشتخانەیەکی بازاڕە چێش لێ بنیت و لە چێشتخانەیەکە ئەمەی کە شاگردی بکەیت و چێش دابنەی، ئەمە بریتێ لە مافی ئافرەت. ئەگەر داچەمی ماڵی خۆت مەسحکەی، ماڵەکەی خۆت پاکەیەوە، ئەمە سوکایەتیە بە ئافرەت و کەمکردنەوەی ڕۆڵی ئافرەتە. بەس ئەگەر هاتی فندقێکت پاکردەوە، چێشتخانەیەکت پاکردەوە، کەناسی بەردەستی خەڵکت کردنەوە، بازاڕەکەت پاکردەوە، ئەوە ئافرین، ئێمە مامفمان پێداوی، تۆ مافی خۆتت وەرگرتووە، بژی ئافرەت. ئەمە چ بێعەقڵەیەکە یانی؟ ئەمە هەر بەڕاستی ماف پێدانە یا ماف خواردنە؟ ئەگەر خزمەت پیاوەکەی کە مافی خوراوە، بەس خزمەت پیاوە جەنابەت بکە لە دەرەوە، بێتە سکرتێری جەنابەت و خزمەتکاری جەنابەت کە و قۆندەرەکەت پاکاتەوە، ئەو مافی پێدراوە، بەس پێڵاوی پیاوەکەی پاکاتەوە، کە ئیسلام نەیوتۆ پێڵاوی پیاوەکەت پاکەوە، پێڵاوی تۆ پاکاتەوە، مافی پێدراوە، بەس خزمەت پیاوەکەی کا و ڕێز لە پیاوەکەی بگرێ، مافی خوراوە. تەماشاکەی دێن بە ئەجهیزەیەکی ئیعلامی گەورە، بە کۆمەڵێ گۆڤار، بە کۆمەڵێ ڕۆژنامە، بە کۆمەڵێ کەناڵ، بە کۆمەڵێ ڕێکخراو، بە کۆمەڵێ دەست بە پارەیەکی زۆر ئەیخەنە خزمەتی ئەوەی کەوا وێنەی ئیسلام ناشرینکەن لە ڕوانگەی ڕوانینی بۆ ئافرەت، کە ئیسلام ڕوانگەیەکی تەندروستی نییە بۆ ئافرەت و ڕوانگەیەکی هەیە کە بۆ ئەم سەردەمە ناگونجێ و زۆر دواکەوتوانەیە. لە ڕاستیە دیدگا و بۆچوونەکانی خۆیان زۆر دواکەوتوانێ و زۆر خراپ لە ئافرەتیان ڕوانیوە. سەقافەت و پێشکەوتنی ئافرەتیان لەوە کورد هەڵهێناوە، ئافرەت جلوبەرگێکی تەسک و کورتی لە بەرابێ، سنگی بە دەرۆ بێ، قاچی بە دەرۆ بێ، ئەوە بریتێ لەوەی ئافرەت پێشکەوتووە. بۆیە ڕێزگرتنی ئیسلام بۆ ئافرەت تەنها ئەوەندەی پێویستە لە ئیسلام بڕوانی، لاپەڕەکانی ئیسلام هەڵدەیەوە، فەحسێک، پشکنینێک، توێژینەوەیەک، لێکۆڵینەوەیەک، گەڕانێک، چاوپیاخشانێک بە ئیسلامە بکەی، بۆی مافی ئافرەتی تیا ببینیەوە زۆر بە ئاسانەی بینیەوە.